بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 66 بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆتان نەزانن بابەتەکە بابەتێکی گرنگی هەنووکەیی ئەویش کە بریتە لە بابەتی حکومڕانی و لە ناویشانە حکومڕانی ئیسلامی یاخود با بڵێنەوەی کە پێگوترێ حکومڕانی ئیسلامی. بەتەئکید دیژە خاڵە جەوهەری کە ئایا مثلەن ئەم خاڵە چۆنە بێ بە خاڵی کۆک یەکەم پرسیارمە بێ لە ئەم بەرنامەیە. مامۆستا جان زۆر بەخێر بێت. زۆر سپاس کاک پەیوەند، ئێوەش بەخێر بێن. سپاس. مامۆستا باسی لە ئەڵقەی ڕابردووە باسی ئەومان ڕوون کردەوە کە جەوهەری دەسەڵاتی ئیسلامی یاخود با بڵێن قەواری ئیسلامی یا حکومڕانی ئیسلامی بە جۆرە لە جۆرەکان ڕوونمان کردوەوە، خاڵە جەوهەریەکانیشمان باس کرد. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم دەسەڵاتە کە ناوی دەسەڵاتی ئیسلامیە چۆن ئەبێ بە خاڵی کۆک لەگەڵ دەسەڵاتێکی کە پێگوتە دەسەڵاتی ئالمانی. ئەم دەسەڵاتە ئالمانی خۆتە زانی کە لە کاردانەوەی ئاینە خۆی دروست بووە، لە کاردانەوەی جۆرێک لە دینداری دروست بووە. قسەکە لەسەرەوە چۆن ئەبێ بە خاڵی کۆک. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك پەیوەند خاڵی هاوبەشی حکومڕانی لە ئیسلامدا و حکومڕانی علمانی ئەوەی کە هەردووکیان بە پێویستی دەزانن کە دەسەڵاتی سیاسیان هەبێت. خاڵە کۆکەکە ئەوەیە، ئەمما چۆنیەتی بەدەسەوەگرتنی ئەو دەسەڵاتە سیاسیە و چۆنیەتی بەڕێوەبردنی کۆمەلگا بەو دەسەڵاتە سیاسیە ئەوە دیارە جیاوازن. واتە خاڵی کۆک و تەبایان لەوەدایە کە هەم سروشتی ئیسلام وەکو ئاینی گشتگیری خوای پەروەردگار وە دوانوسخەی هیدایەتی خوا بۆ مرۆڤایەتی، سروشتەکەی خوازیاری ئەوەیە کە دەبێت قەواری سیاسی هەبێ، دەسەڵاتی هەبێ، ئەو جا دەتوانێت کۆمەلگا بەڕێوە بەرێ لە هەموو ڕووەکانی کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی، جەنگ و ئاشتی، پەیوەندیەکان کە قورئانی مەزن هەموو ئەوانەی تێدایە. مسلمانان ئەگەر بێت و خاوەنی سێبەر و سایی خۆیان نەبن، خاوەنی دەسەڵاتی خۆیان نەبن، ناتوانن شەریعەتەکەیان پیادە بکەن و بەڕێوەی بەرن لەو ڕوانەدا کە پەچی لەسەر هەبوونی دەسەڵات کەوتووە. بەڵام ئەوە بە واتایە نییە کە ئەلبەتە ئەلمانی توش بە هەمان شێوە ئەوش دیارە بە پێویستی دەزانێت کە دەسەڵاتی هەبێ، قەواری سیاسی هەبێ، بەڵام ئەو بە واتایە نییە کە شێوەی پەیداکردنی قەوارە سیاسەکە لە هەردووکیاندا وەکو یەکە و پاشان بەڕێوەبردنی قەوارە سیاسەکە لە هەردووکیاندا وەکو یەکە. شێوەی پەیداکردنی قەواری سیاسی لە ئیسلامدا لە میانی بانگەواز و تێگەیاندن و هۆشاکردن و خەڵکەوە قەواری سیاسی پەیدا دەبێت. وەکو پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم 13 ساڵ لە مەکە، 13 ساڵی ڕەبەق لەسەر ئازار و ناڕەحەتی نەیارانی سەبری کرد، بانگی دەکردن بۆ لای خوا، تێدەگەیاندن کە ئەی مرۆڤ ئەتۆ بۆ ئەوە دروست کراوی، ئەی مرۆڤ تۆ لێت داوا کراوە کە تەنیا بەندایەتی بۆ خوا بکەی، هەندێکتان بپەرستن، ئەی مرۆڤ تۆ دەبێت ژیانی تاکید، ژیانی خێزانی، ژیانی کۆمەڵایەتیت ئاوەڕێک خەی. هەتا لە مەکە گەیشتە بنبەست پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمجا لەو ژەوی کە لە مەکە لە شاری مەکە تێدا گەیشتۆتە بنبەست، لەوێ چۆ دەر هەڵبەتە زۆری محاولە کرد، 15-20 محاولەی زیاتر کردون پێغەمبەر صلی الله علیه وسلم، چۆ بۆ لای عەشیرەتەکان، بۆ لای سەرۆک عەشیرەتەکان کە هەموو قەوارەی بچووک بوون، وەکو نیمچە دەوڵەتێک بوون. من فلان کەسم محەممەد کوڕی عەبدوڵڵا پێغەمبەری خوام، هاتووم داواتان لێ دەکەم لەگەڵ قوڕەیشدا گەیشتومە بنبەست، کەمینەیەک بڕوان هێناوە بە من، بەڵام ئەوانە قبوڵ ناکەن کە ئاین و بەرنامەی خوا وەربگرن. ئێوە ئەگەر بڕوا بێنن بە ئاین و پەیامەکەم و تەبەنی بکەن و پشتم بگرن، داواتان لێ دەکەم. چونکە قوڕەیش ڕێم لێ دەگرن و دژایەتیمان دەکەن و نایاڵن ئێمە دینداری بکەین، نایاڵن ئێمە ئاین و بەرنامەی خوا بەڕێوە بەرین، واتە لە ڕۆ سیاسی و کۆمەڵاتی و ئابوووریەکەیەوە. ئەگەر نا لە ڕووی دینداری شخصیان کردووە. ئەگەر نا لە ڕووی دینداری شخصیان کردووە، بەڵام ئەوە بە واتایە نییە کە ئەلبەتە ئەگەر بە ئاین و بەرنامەی خوا بەڕێوە بەرین،
هەر ئەوە بۆ خۆی گەورەترین وەڵامە بۆ ئەوانەی کە نکۆڵی لەوە دەکەن ئیسلام پێویستی بە دەوڵەت و قەواری سیاسی بێ. خۆ پێغەمبەر سڵ لە مەککە بەڵێ هاوڵانی ئازار دەدران، بەڵام دوجار دەرفەتیان هەبوو ئیمان بێنن و خواپەرستیەکانیان ئەنجام دەدا و ڕەوشتی خۆیانیان بەو شێوەیە پیادە دەکرد کە ئیسلام دەڵێ و باری کەسێتیان بەو شێوەیە کەس نەدەهات ئیجباریان کە لە شتێکی دی. بەڵام نەخێر دەیانزانی کە ئەم ئیسلامە بەوەندە قەناعەت ناکە. ئیسلام هەر بەوە نەهاتوە کە لەو بوارە ئیمانی و ڕوحی فیکریانەدا بەوەندە ئیکتیفا ناکە، بەڵکو دەڵێ دەبێ کۆمەلگاش بەو شێوە بەڕێوە بەرن کە خوا دەفەرمێ. بۆیە کۆچیان کرد بۆ مەدینە. دوای چی؟ دوای ئەوەی دوو پەیمانی بەسن پێغەمبەر سڵ لەگەڵ خەڵکی مەدینە. لە پەیمانی یەکەمی عەقەبە لەگەڵ 12 کەس، 9 لە هۆزی خەزرەج، 3 لە هۆزی ئەوس، و پەیمانی دووەم 75 کەس بوون، 73 پیا و 2 ئافرەت. ئەو پەیمانی دووەمی عەقەبە بوو. دوای پەیمانی دووەمی عەقەبە ئەمجا بۆ ساڵی ئایندە پێغەمبەر سڵ سەلەم کۆچی کرد پێشی هاوڵانی دوجار خۆی و ئەو بەکر سەدیق خوا لێ ڕازی بێ، کۆچیان کرد بۆ مەدینەوە. لەوێ دەستیان کرد بە دامەزراندنی کۆمەلگا و پاشان دەوڵەتی ئیسلامی. مامۆستا لە ئەوە خاڵە هاوبەشەکەی. ئەمما چۆنیەتی دروست بوونەکە ئەڵمانیەت وەکو ئەوە دەبینین کودەتای سەربازی دەکا، ئەڵمانیەت خۆ دەسە پێێنێ، ئەڵمانیەت هەڵبژاردن دەکا، بەڵام بە فرتوفێڵ دەیکا، لە 1990 لەدایانۆ دێنن. ئەوە دیارە ینی. بەڵام لە ئیسلامدا ئەو فرتوفێڵ و غەش و خیانەت و خۆسەپاندن و زەبر و زەنگ و فێڵ لە خەڵکردن ڕێی پێ نەدراوە بۆ وەدەست خستنی دەسەڵاتی سیاسی و پاشان بۆ ئیدارەکردنی کۆمەلگاش دەبێت بە شێوێکی ڕێک و ڕاست بێ و دەبێت دادگەرانە بێ و دەبێت شەفاف و ڕوون بێ، دەبێت خەرجی دیار بێ، مەصاریف دیار بێ، دەخل دیار بێ، هەمووی ڕوون بێ و ئاشکرا بێ. مامۆستا لە خاڵی دووەمی ئەم باسەیە هاتووە وردەکاریەکانی واتە تەفاسیلی حکم و سیاست و میکانیزمی پێکەنانی دەوڵەت و دەستگایەکانی و پێویستبوونی قەوارەی سیاسی لە ئیسلامدا دووشتی لێکجیان. بەڵێ مەبەستم ئەوەیە، ئەو وردەکار و تەفاسیلەی کە دەوڵەت چۆن بەڕێوە دەبردرێ و دامەزراوەکانی دەوڵەت، دام و دەستگاکانی دەوڵەت چۆن دروست دەکرێن، ئەمە شتێکە. پێویستبوونی خودی قەوارە سیاسەکە شتێکی دیکەیە. این دووشتی لێکجیان. یعنی تۆ دەڵێ بۆ وێنە وێنەیەک بێنینەوە، تۆ دەڵێ من پێویستیم بە 2 مامۆستا هەیە دەرس بۆ قوتابیانە بڵێن. باش، ئەوە پێویستبوونەکە ئەوە 2 مامۆستا، یەکیان لە فیزیادا شارەزاوی دیکە لە ماتماتیکدا. بەڵام وردەکاری چۆن دەرس بە قوتابیەکان دەڵێن ئەوە بۆ مامۆستاکانی لێ دەگەڕێ. وردەکاری چۆنێتی دەرس گوتنەوەکە تۆ هەر دەزانی کە ئەو قوتابیانەی تۆ مناڵانەی تۆ پێویستیان بە مامۆستا هەیە کە دەرسیان پێ بڵێ، بەڵام دەرسەکە چی بێ و چۆن بێ وردەکاریەکانی دەگەڕێتەوە بۆ خودی ئەوان. ئیسلام لە بواری حکمڕانیدا نەچۆتە نێو وردەکاری و تەفاسیل. لەبەر چی؟ پێشتر باسمان کردو دووبارەی دەکەین. لەبەر ئەوە کە لە ئیسلامدا برچینەیەکێ دەڵێ ئیجمال في المتغيرات تفصيل في الثوابت. ئەو شتانەی نەگۆڕن ئیسلام دەچێتە نێو وردەکاریەکانەوە. ئەو شتانەی کە دەگۆڕێن ئیسلام بە کورتی باسییان دەکا. بۆ وێنە چۆن خوا بپەرستین، ئەوە لە ثەوابیتە. پەیوەندی لەگەڵ خوادا، چه پەیوەندی فیکری وەکو ئیمان و عەقیدە، چه پەیوەندی کردەیی وەکو دروشمەکان، ئەوە لەو شتانەی کە ناگۆڕێت، چکە پەیوەندیان بە ڕوحی ئینسانەوە هەیە، بە ناخی مرۆڤەوە هەیە، ناگۆڕێن. لێرەدا ئیسلام چۆتە نێو وردەکاریەکانەوە، نوختەی خستۆتە سەر پیت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر مینبەر نوێژی کردو فەرموویەتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی. بەڵام حکمڕان چۆن دابندرێ، ستافی حکمڕان چۆن دابندرێت، چۆن حکم بکەن وردەکاریەکان، ئیسلام وەکو لە ئاڵلقەی پێشوودا باسمان کرد 7 بنەمای گشتی داناوە، وەکو هێڵی گشتی چوارچەوەیەکی فراوانی داناوە، بەڵام نەچۆتە نێو وردەکاریەکان. بۆ زانیویەتی خوای پەروەردگار دەزانێت کە مرۆڤ لەو ڕۆ زۆر گەشە دەکات، بەرەو پێش دەچێت لە ڕۆ مادیەکەیەوە، لە ڕۆجەستەیەکەیەوە، لە ڕۆ مادیەکەیەوە، لەو ڕۆی کە پەیوەندی هەیە لەگەڵ شتەکان. بەڵام لەو ڕۆ کە پەیوەندی هەیە لەگەڵ خوا، مرۆڤ ڕوحەکەی ثابیتە.
نوێژ یەک حەقیقەتە لە هەموو حاڵەتەکاندا نوێژ هەر نوێژە بەڵام بەڕێوەبردننی کۆمەلگا و دەوڵەت لە کۆمەلگایەکی بۆ وێنە لە کۆمەلگایەکی سادەی وەکو ڕۆژگاری پێغەمبەر دەسڵ لەم شتێکە لە کۆمەلگایەکی ئاڵۆزی ئێستا شتێکی دیکەیە ئابووری کاتی خۆی ئابوووریەکان زۆر سادە بووە خەڵک کاسبی کردو شتی هێناوە زۆر جار ئەسڵەن بە پارەشتیان نەگۆڕیوەتەوە معاوەڤە شتەکانیان بە یەکتر گۆڕیوەتەوە ئەو خورمای هەوەیش گەرمی هەبوو پێچیان گۆڕیونەوە کۆمەلگا کە سادە بوو لە ڕووی سیاسی لە ڕووی ئابوور لە ڕووی ئیداریەوە ئەوە نەزم و سیستمێکی سادەی دەوێت بەڵام کۆمەلگا بەرەو پێشەچە و گەشە دەکا پێویستی بە وردەکاری هەیە ئەو وردەکاریانە شریعەت وای داناوە کە دەقەکانی قورئان و سونەت مەجالی هەڵهێنجانی وردەکاریان تێدا هەبێ لە ڕێی چی لە ڕێی ئیجتیهادەوە لە ڕێی کۆششکردن و بیرکردنەوەی زانایانەوە مامۆستا لەم بابەتەیە بابەتی دانانی حکومڕانان و شێوەی دانانیان و ئەوەی کە جەنابەت دوتی لە شریعەتە یاخود لە ئیسلامە نوختە نەخراوەتە سەرپیت قسەکە لەسەرەوەی ئەوەی کە ئێسامە ئەیبینین ئەو شێوازی هەڵبژاردنەی کە مەسەلەن دەچێتە ناو خەڵک و خەڵک کار بەدەستان هەڵەبژێرێت توزانم پەرلەمان هەڵەبژێرێ حکومڕانان هەڵەبژێرێ ئیسلام چی میکانیزمێکی هەیە بۆ غەیری هەڵبژاردن یان خۆ مەسەلەن بۆن منە ئەویش هەر هەڵبژاردن بەکارێنێت چکە مامۆستا هەندێک قەنەعەتیان وایە کە ئەبێ ئەهلی حەل و عەقد هەبێ اینجا ئەهلی حەل و عەقد بێ مەسەلەن بۆن من کار بەدەستان دابنێ اینجا ئەهلی حەل و عەقدیش بە خۆ دەزانی دانانی کەسی شیا و بۆی کە بچێتە ناو ئەوەی کە پێگوترێ ڕیزی ئەهلی حەل و عەقد ئەوش بە خۆی دیسان کێشەیەکی ترە قسەکە لەسەرەوەی مامۆستا میکانیزمی قوارەی ئیسلامی بۆ حکومڕانی بۆ هەڵبژاردننی حکومڕانان چییە؟ بەڵێ کاک پەیوەند لە کتێبی ئیسلام و دەوڵەتداریدا بەتابەت لە کتێبی دووەمدا بنەمایەکانی سیستمی حکومڕانی لە ئیسلامدا دە بنەمام هێناون کە یەکێک لە بنەمایەکان ئەم لە ئاڵلقەی پێشوشدا باسمان کرد کە بریتە لە دەسەڵاتی خەڵکە بۆ دانانی بەرپرسان ئەمە دەیان ئاەت و فەرمایشتی پێغەمبەر سۆسم دەلایەتی لەسەر دەکەن کە دەسەڵاتی خەڵکە و هەر هەڵبژاردن بەو شێوە کە ئێستا هەیە لە ڕۆژگاری پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام بووە نەک جارێک و دووجار لە هەموو ئەو کاراندا کە پەیوەندیان بە کۆی خەڵکەوە بە پێغەمبەر سۆسم هەڵبژاردن کردووە بۆ وێنە لە پەیمانی دووەمی عەقەبەدا کە 75 کەس 73 پیاو لەگەڵ 2 ئافرەت دەچن پەیمان بە پێغەمبەر دەدەن عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو پەیمان ناوی لێنراوە بەیعەت الحەرب یا بەیعەت القیتال بۆ چونکە یەکێک لە بەندەکانی ئەو پەیمانە ئەوە بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی کە هاتم بۆ یەثریب چونکە هەتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەچوو بۆ ئەوێ ناوی لێ نەندرا مەدینە بەهۆی پێغەمبەر ناوی لێ مەدینەة الرەسوول یا ئەلمەدینە شار پێشی شاری یەثریبیان پێدەگوت فەرمووی گەر هاتم بۆ یەثریب بۆ نێوتان دەبێ وەکو چۆن بەرگری دەکەن لە نەفس و ناموسی خۆتان ئاوا بەرگری لە من بکەنەوە لە پەیامەکەم بکەن ئەوانە جوتیان بەڵێ لە بەرامبەردا فەرمووی لە بەرامبەردا ڕەزامەندی خوا بەهەشت تەواو ڕازی بوون بۆیە ئەو پەیمانی دووەمە ناوی لێنرا بەیعەت العەقەبە الثانی ناوی بەیعەت القیتال یا بەیعەت الحەرب و هەندێک کوتانە بەیعەت الرجال بەو واتایە کە ئەو پەیمانە پەیمانێکە کە پێویستی بەوە دەکات پیاوان جێبەجێکەن کە بریتێ لە جەنگ و ڕوبەڕووبوونەوە جا پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم دوای ئەوەی پەیمانیان پێدا فەرمووی ئەخرجوا ئیلەیە نوقەباءەکم سەرپەرشتیارەکانتانم بۆ هەڵبژێرن خۆتان هەڵیان بژێرن چون کۆبوونەوەیان کرد هاتنە وەکتیان ئەو 12 کەسە نۆیان لە خەزرەج بوون خەزرەجەکان زیاتر بوون سێشیان لە ئەوس بوون ئەم 12 فەرمووی ئەم 12 وەکو 12 نەقیبەکەی بەنو ئیسرائیل وان 12 نەقیبە هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەقامی دیکەدا فەرموویەتی لیەرفع ئیلەینا ئەمرەکم عورەفاؤکم بە عەریفەکانتان یعنی سەرپەرشتیارەکانتان بۆم دەرخەن ئەو کارەتانم بۆ لابێنن ئەوە لە کاتێکدا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جەنگی حونەینی کرد هۆزی ثەقیف و هەوازین ماڵ و منداڵیان بەدیل گیرا ماڵ و سامانێکی زۆریشان لێ بە غەنیمەت گیرا دوایی موسڵمان بوون
کە مسلمان بوون ماوەیەک پێچوو هاتن پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ماڵ و سامانەکەتان دەوێتەوە بتاندەینەوە یاخو خێزان و منداڵەکانتان کە دیل بوون لە دەستی سوپای ئیسلامدا وتیان وەڵا منداڵ و خێزانەکانمان دەوێتەوە فەرمووی مسلمانینە ئەوە براکانتان تا دوێنێ شەڕیان کردووە و ئەهلی کوفر و شیری ئێستا مسلمان بوون ماڵ و خێزانەکانیان بدەنەوە گوتیان بەڵێ و دەنگە دەنگ هاتووەنە فەرمووی دوایی فەرمووی با عەریفەکانتان بۆم بێ نازانم دەخوا چێ ڕازی و چێ ڕازی نییە ئەوەی ڕازی نەبێ دوایی قەرەبووی دەدەینێ بەڵام دەبێ ماڵ و منداڵەکانیان بدەنەوە بە دوای قەرەبووی ئەوەی ڕازی نەبێ ئەوەی ڕازیش بێ لەسەر قسەی من کە مسلمان بوون بیان دەنەوە دوای کە بوو بە دەنگە دەنگ فەرمووی لیەرفع ئیلەینا ئەمرەکم عوڕەفاؤکم لەوێ قەباؤکم لەوێ عوڕەفاؤکم عەریف و نەقیب دەڵێ دوو زاراوە بوون ینی سەرپەرشتیار یعنی وەکو چۆن دوایی لە دێدا مەسەن کوێخا هەبوو سەرپەرشتیار موختار هەبوو ئەوانە خەڵک هەڵیان بژاردووە جا ئەو زاراوی ئەهلی حەل و عەقد بۆیە من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا گوتوومە ئەگەر ئێمە دەوڵەتێکی کە ئیسلام بەڕێوە دەبا لەم ڕۆژگارەدا ئێمە بۆمان پەیدا بێ بە کتێبی ئەحکام سوڵتانیە ئەلماوەردی و ئەبوو یەعلا بۆمان بەڕێوە ناچێ بۆ چونکە ئەوان بۆ ڕۆژگاری خۆیان بە پێی موعتەیاتی ڕۆژگاری خۆیان گوتویانە وەزیری تەفویض هەبێ وەزیری تەنفیذ هەبێ و ئەمجا ئەوانی کە ناوێت لێ بدرێ والی و جەماعەتی تالیبان لە ئەفغانستان و داعشیش لێرە ئەوانی هەر زاراوی والیان بەکاردەهێنا وان دەزانی کە شتێکی شەرع خەڵکی پابند کرد دەبێ ئەو زاراوی بەکاربێنێ ناوی لێ بنێ پارێزگار ناوی لێ بنێ قایم مەقام ئەگەر ئینگلیزە ناوێکی کەی لێ بنێ بە ئینگلیزی ئەگەر ئەڵمانە بە ئەڵمانی ناوی لێ بنێ خۆ شەریعەت نەهاتووە تۆ ملزم کا بۆی دەبێ ناوی لێ بنێ خەلیفە ناوی لێ بنێ ئەمیر ناوی لێ بنێ سوڵتان تۆ تەماشا بکە پێشێ بە ئەو بەکریان دەگوت یا خەلیفەتە ڕەسوولی الله دوایی بە عومەریان گوت دوای کە ئەو بەکر خواری ڕازی بە وفاتی کرد بە عومەریان دەگوت یا خەلیفەتە خەلیفەتی ڕەسوولی الله ئەی جێنشێنی پێغەمبەر صلی الله ئەو بەکر جێنشینی پێغەمبەر صلی الله عومەر جێنشینی ئەو بەکر بوو لە دوای ئەو هات بوو دوای عومەر خواری ڕازی پێی زۆر دووربین بووە وتی ئەوە درێژ دەکێشێ دەبێ هی بەوەی دوای من بڵێن یا خەلیفەتی ڕەسوول الله ئەمجا دوای درێژ دەبێتەوە ناوێکی بۆ ناویش کە بگەڕێن بیریان کردەوە ئیچێ گوتی جا تۆ فەرمانمان پێ دەکەی ئێمەش بڕوادارین ئەمیر المؤمنین تی باش بەڵام ئەو ئەمیر المؤمنین هەر بەردەوام بوو دوای عوسمانیەکان ئەمیر المؤمنین هەر تێی نەدەگەیشتن بە تورکی ناوێنیان سوڵتان لە شوێنێکی دیکە ناوێکی دیکەیان لێناوە بۆ بە پێی زمانەکەی خۆیان کەواتە شەرع ئێمەی ملزەم نەکردەوە بۆوانەوە بە ڕێکخستنە ئیداریەکانی شەریعەت دەست و پێی خەڵکی نەبەستووە دەست و پێی خەڵکی کردوتەوە تۆ چۆنت وڵاتەکە چاک بۆ ئیدارە دەدرێ بۆت بەڕێوە دەبدرێ گرنگەوەیە یەکەم بەڕاوێژ بێ بە شوڕا و بەڕاوێژ بێ خۆسەپاندن و میراتی و عەسکەرتاری نەبێ بەڕاوێژ بێ ڕاوێژێکی ڕێک و ڕاست نەک وەکو دیموکراتە مزەیەفانی لە وڵاتانی ئێمەدا هەن یەکەم بەڕاوێژ بێ دوو ئەو کەسە کە هەڵدەبژێردرێ دادگەر بێ پابند بێ بە شەریعەتەوە دادگەری بەڕێوە بەرێ خوای پەروەردگار ئەو دوو خاڵەی خستونەیەک ئاەتەوە ئاەتی ژمارە 58 لە سوورەتی النساء إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها بێگومان خوا فەرمانتان پێ دەکات بە چێ بە کۆمەڵگای ئیسلامی بۆ نێفەرمووی ئەیها الذین آمنوا چون کۆمەڵگای ئیسلامی شتی هەر ئیمانداران بن مەسیحی تێدا جوولەکەی تێدا دەبێت بوزایی تێدا دەبێت چی تێدا دەبێت بۆیە فەرمووی خوا فەرمانتان پێ دەکات سپاردەکان تەسلیمی خەڵکی شایستەی خۆیان بکەن وإذا حكمتم بين الناس أي أواني سباردي حكم رأيتان تسليم ذكري هر كاتيك هەڵ بژێردران أن تحكم بالعدل بدادگەری حكم بکەن کەواتە دەبێ بەڕاوێژ بێ و پاشان دادگەرانە و پابندی بکرێ بە شەریعەتەوە ئەمما وردەکاریەکانی دیکەی مەسەلەی ئەهلی حەل و عەقد زانین لە چیەوە هاتووە ئەهل یعنی خاوەنان حەل واتە کردنەوە عەقد واتە گرێدان واتە ئەوانی کە بۆیان هەیە بڕیار دەن و بڕیارەکە هەڵوەشێنەوە ئەوە خۆ هەر ئەو پەرلەمانی ئێستایە کاکە ئەوەی کە پێیان وا بە ئەهل حەل والعەقد حکمڕان دایبنی وەکو لە سعودیە دایانناوە کە ئەوە انحرافە لە حکمی ئیسلامی چۆن حکمڕانێک کە خەڵک دایناوە کە بیش خەڵک دایناوە میراتیە ئەگەر نە حکمڕانێک خەڵک دایبنێ جا مەگەر خەڵک تەفویضی کا بڵێ کاکە تۆ بۆت هەیە پەرلەمانیش ما بۆ دابنی بەڵام لە هیچ شوێنێکی دنیادا ئێستا شتیوان نییە کاکە تۆ بۆت هەیە
پەرلەمانیشمان بۆ دابنی هەرجە نابێت تەخویل دەکەین ئەگەر ناگەکە خەڵک تەخویلی نەکردێ بۆ خۆی بە میراتی بە بنەماڵەی هاتبێتە سەر حکم و ئەمجا ئەو حەقە بە خۆی بدا ئەها فڵان کەس تۆ وەرە و جا ئەوانەی کە ئەو دایاندنێ هەر جەماعەتی ئەشهەدو بیلا دەبنەوە بە کەڵک نایە لە ڕاستیدا بۆیە ئەو زاراوەیەکی مێژوویە ئێمە لە ئیسلامدا شوڕامان هەیە ئەهل الحل والعقد ئەسڵەن لە قورئان و سونەتدا نەهاتووە شوڕامانی بۆ ئەمڕۆهم شوڕا بەینەهم کاروباریان بەڕاوێژە مامۆستا هەندێک لە مسلمانان لە بڕواداران قەناعەتیان وایە بابەتی ئیمان و ئەوەی کە پەیوەندی بە ئیمان و مەسایلی عیبادەتەوە هەیە لەگەڵ مەسایلی حکومڕانیە دوشتی لەک جیاوازن بۆ دلیلی ئەوەندەی کە باس لە مەسەلەن بابەتە ئیمانیەکان کراوە و تیان نوختی خراوەتە سەر پیت بەڵام لە بابەتی حکومڕانیە نوختە نەخراوەتە سەر پیت و دەستکراوەیەکی زۆر هەیە ئەمە دلیلە لەسەر ئەوەی کە بابەتی حکومڕانی لە ئیسلامە زۆر گرنگ نییە چون ئەوەندەی کە بابەتە ئیمانیەکان گرنگە لە تەنیشتیانەوە یەخود لە بارانبەریانە بابەتی حکومڕانی گرنگ نییە ئەوە لەبەر ئەوەیە بابەتی حکومڕانی لە وردەکاریەکانیدا لە مەودای عەقڵی بەشەردایە جا نەکەرە حکومڕانی مەسەلەی بازرگانی خۆی پروردگار دەفەرمێ وأحل الله البيع وحرم الربا خوا کڕین و فرۆشتنی حەڵال کردووە بەڵام سوودخۆری قەدەغە کردووە بەڵام تەپاسیلی کڕین و فرۆشتن چۆنە ئێستا ئەم شێوە کڕین و فرۆشتنانی ئێستا هەن ئەوەی بۆرسات هەیە ئەوەی ئەنواع کڕین و فرۆشتنی ئەلکترۆنی هەیە ئەنتەرنێتی هەیە کاتی خۆی هەر نەبووە ئایا ئەمانە حکمیان چییە بۆیە ئێستا مەجامیعی فیقهی لە عالەمی ئیسلامیدا دادەنیشن زانایان پسپۆڕان فتوا دەردەکەن کە ئەوە حکمەکەی وایە ئەو جۆرە کڕن و فرۆشتنە حکمەکەی وایە ئەمەیان دەچێتەوە سەر ئەو ئەسڵە ئەویان دەچێتەوە سەر ئەوە حەڵاڵە ئەوە حرامە ئەوە بەو شێوێ یعنی ئەو نەکرد لە مەسەلەی حکومڕانی لە مەسەلەی بازرگانیش و لە زۆر شتی دیکەی کە پەیوەندی هەیە بە ژیانی مادی خەڵکەوە شریعەت نەچۆتە نێوەردەکاریەکان لەبەر چی بۆ ئەوەی دەست و پێی خەڵک نەبەسێ بەڵام هێڵی گشتی داناوە لەو چوارچێوە لەو هێڵە گشتیانە نەچێتە دەرێ کەواتە قەزێکە ناگرنگی نییە قەزیە ئەوەیە لە قەزیە ئیمان و عەقیدە و باری کەسێتی و لایانی معنەوی لایانی ڕوحی ناگۆڕێ چۆ پەیوەندیان هەیە بە ڕوحی مرۆڤەوە ڕوحی مرۆڤ ناگۆڕێ مرۆڤ هەر مرۆڤە بەڵام لایەنی مادی ژیان مامەڵەکردنی مرۆڤ لەگەڵ شتەکان لەگەڵ شەخسەکان لەگەڵ پێشهاتەکان ئەوە دەگۆڕێ بۆیە شەریعەت بۆ ئەو بوارەی کە ناگۆڕێ چۆتە نێو وردەکاریەکان تەفسیل فی الثەوابت نەگۆڕەکان شەریعەت چۆتە نێو وردەکاریەکانیانەوە ئەمە لە هەندێک لە کتێبەکانی خۆم نمونەم هێناتوە بە دەستنوێش شەریعەت هەموو ڕوکنەکانی دەستنوێژی باس کردووە يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين كلا لفقه شافعي دا وفروض الوضوء 6 هرشش ركنكي تيدا لم آية مباركة هر كاتي هل صام بو نويش وات دبي نيتو تبي أمجاد شي دست نويش دغري نيت أمجاد متشاود دشوي دست لقل آنيشكت هردو دست لقل هردو آنيشك مسحي سرد دكي هردو بيكانش لقل هردو جوزينجا كان كواتا نيتو شورني دمو تشاو هردوك دستو مسحي سرو بيكان أو بينش ڕیزبەندیەکەش کە لە ئاەتەکەدا هاتووە ئەوە شەش لە فیقی شافعیدا دەڵێ ئەو شەشە بڵێن پایەکانی دەستنوێژن شەریعەت پایەکانی دەستنوێژی هەموو باس کردوون بەڵام کوا پایەکانی دەوڵەت هێڵە گشتیەکانی باس کردوون بۆ چونکە ئەگەر شەریعەت وەکو ئێستا دەخوازێ لەم ڕۆژ سەدەی 21دا 21 زاینی سەدەی 15 کۆچی ئەگەر وەکو ئێستا دەخوازێ خوا شەریعەت پایەکانی دەوڵەتیدا فەرموبان لە قورئاندا لە کۆمەلگای سادەی ڕۆژگاری پێغەمبەر سەڵ هەم سەریانی دەنەرچوو وانە بەڵام ئەگەر وەکو ئێستا داینا بە کەڵکی پێشتر نەدەهات وەکو ئێستا داین بە کەڵکی دواتریش نەدەهات دواتریش زیاتر کۆمەلگا تەتەوڕ دەکا و گەشە دەسێنێ بەڵام چوارچێوەیەکی فراوانی داناوە و مەوداشی داوە بە عەقڵی بەشەر کە ئەو بۆشایانە پڕ کاتەوە بۆیە شەریعەت دوو بنەمای داناون یەکەم ئەو شتانەی کە پەیوەندیان بە بواری عیبادەتەوە هەیە
ئەوانە ئەسڵتیاندا بناغەتیاندا مەنع ڕێلێ گیرانە نابێ هیچ کەس لە بواری عیبادە دەشتێک دابێن ئەگە شریعەت نەیفەرموو بێ ئەو شتانەی کە پەیوەندیان بە بواری هەڵسو کەوتەکانە و ئەسڵتیاندا ڕێپێدرانە مەگەر شتێک قەدەغە کرابێ لە بواری هەڵسو کەوتەکاندا پێچوانی بواری خواپەرستیەکان بواری خواپەرستیەکان کە ئیمان و عەقیدە دەچێتۆ ناوەوە ئەسڵ تێیدا ڕێلێ گیرانە لە ئیسلامدا ئەو بنچینە زۆر گرنگە من لە زۆر لە کتێبەکانی خۆم دە باسم کردو الأصل في العبادات الحظر إلا ما شرعه الشارع والأصل في المعاملات الإباحة إلا ما منعه الشارع بناغا لخو أبرزكان دار ريلي جيرانا ريلي بسترانا مگر شريعة خوش تشي دانا بي يعني مروفيك لخورا بويني والله فلان روجو دا قرم غير او روجاني كبي غمصون دياري كردون يا دور كاد نيجي فلان شتا دا كم غير او كبي غمصون دياري كردون بەڵام بەنسبەت بواری هەڵسو کەوتەکان جا چ حکم و سیاست ئابووری هەڵسو کەوتەکانی دیکە ئەسڵتیاندا ڕێپێدرانە مەگەر شەریعەت شتێکی قەدەغە کردبێ هەر جۆرە مەعامەلەیەکی دیکەی بیکە گرنگەوە ڕیبا نەبێ غەسب نەبێ دزی نەبێ غەش نەبێ و هەروەها ئەوانەی کە شەریعەت دیاری کردو ئەوانە مەکە ئەوی دیکە هەمووی ڕەوایە بەڵێ مامۆستا لە خاڵی دووەمدا دەنووسی وەک چۆن لە ئەسڵدا حکومڕانێتی و یاسادانان تەشریع هی خوایە هیچ کەس بۆی نییە بێ مۆڵەتی وی لەبەر ڕۆشنایی شەریعەتی ئەو نەبێ یاسا و دەستور بۆ خۆی یان بۆ خەڵکی دابنێ ڕێک ئێستا خەڵک پرسیاری ئەوە کە ئەڵێ سەبارەت بە پەرلەمان هەموو ئەزان کە هەڵبژاردن نەکرێ و با بە حساب نوێنەری خەڵکەوە چێتە پەرلەمان و پەرلەمانێکی شێوەیە کە تەشریع بکواتە یاسا دابنێ پرسیارەکە وایە ئایا ئەو یاسایی کە پەرلەمان دایانێ ئەبێ بە بەدیلی ئەو یاسایی کە خوای پەروەردگار مەسەڵەن قەدەغەی کردووە لە نێو کۆمەلگایەکی مسلماندا بە تەئکید نەخێر یعنی کۆمەلگایەکی مسلمانی پابەند بە ئیسلامەوە ڕێگە نادا نوێنەرەکانی کە دەیانێرێ بۆ پەرلەمان دینیان ڕێیان پێ نادا کە یاسایەک دەرکەن لەگەڵ دەقێکی شەریعەتدا دژ بوەستێت هەر بۆیە من پێم وایە ئەگەر زۆرجار لە دەستوورەکاندا دەگوترێ دینی ڕەسمی لە فڵان شوێنە ئیسلامە من پێم وایە گەل لە جیاتی هەر بگوترێ نابێ هیچ یاسایەک دەرچێ لەگەڵ دەقێکی شەریعەتدا یا لەگەڵ بنەمایەکی شەریعەتدا دژ بوەستێ ئەوە پێم وایە ئەوە زۆر باشە هەرچەند زۆر ئێستا دەستوری عێراق ئەوەشی هەر تێدایە بەڵام لەوێدا دەڵێ لەگەڵ ئیسلام و بنەماکانی شەریعەت و دیموکراسیدا جا هەندێک کەس بەداخەوە کە لە شەریعەت حاڵی نییە ئیبن قەیمی جەوزی لە ئیبن عەقیلی حەمبەلیەوە دێنێ دەڵێ عالمێکی شافعی مەزەب گوتوویەتی نابێ هیچ یاسایەک دەرچێ مەگەر موافقی شەریعەت بێ لەگەڵ شەریعەتدا کۆک و تەبابێ ئەو عالمە دەڵێ ئەگەر مەبەستی لەگەڵ شەریعەتدا کۆک و تەبابێ ئەوە بێ کە دژی شەریعەت نەبێ قسەکەی ڕاستە بەڵام مەگەر مەبەستی ئەوە بێ دەقێکی شەریعەت بێنین لەسەر ئەو یاسایەکە دایناوە ئەمجار ڕەوا بێ ئەوە غەڵەتە دڵ هذا غەڵەت وتەغلیط للصحابە بە هەڵەدانانی هاوڵانیشە بۆ دەڵێ ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ عومەر چەند شتێکیان داهێنا لە بواری ئیداریدا کە هیچ دەقێکی شەریعەتی لەسەر نەبوو بەڵام پێچەوانەی دەقی شەریعەت نەبوو عومەر خوا لێ ڕازی بێ سژنی داهێنا لە سەردەمی پێغەمبەردا نەبوو صلی الله علیه وسلم پۆستە و بەریدی داهێنا تەمسیری ئەمساری کە شاری دروستکردن دەواوینی داهێنا دیوانەکانی دانا دیوانی سەرباز و دیوانی زەکات و دیوانی خەراج و ئەوانە لە سەردەمی پێغەمبەردا نەبوو عەلەیهی سەڵات وسەلام شتێکی خراپی کرد باشی کرد لەسەر چه ئەساسێک کردی لەسەر ئەساسی کە بەرژەوەندی خەڵک بەوە دابین دەبێ جا بنچینەیەکی شەرعی هەیە دەڵێ ئەینەما وجیدەتی المەصلحەة فثەمە شەرع الله بەرژەوەندی خەڵک لەکوێ بەرژەوەندی ڕاستەقینەی خەڵک شەریعەتی خوا لەوەیە وئەینەما وجد العدل فثەمە شەرع الله دادگەری لەکوێ بە شەریعەتی خوا لەوێ ئیبن قەیمی جەوزی کتێبێکی گەورەی هەیە 4 بەرگە ئیعلام الموقعین عن رب العالمین ئاگادارکردنەوەی ئەوانە کە لە جیاتی پەروەردگاری جیهانەکان شت دەڵێن لەوێدا دەڵێ شەریعەت هاتووە بۆ دابینکردنی بەرژەوەندی خەڵک و چەسپاندنی دادگەری شێوازەکانی هەرچیەک بن ئامرازەکانی هەرچیەک بن گرنگەوەی مەسلحەتی خەڵک بێتە دی و بە گرنگەوەی دادگەری بچەسبێ کەواتە پەرلەمان ئەگەر
ئەوەی کە دەری دەکە جارێ خەڵک زۆری نازانێت وەزانێت پەرلەمان هەر زار بزۆڵ لەنێتەوە ناشەرعی دەڵێ من بقۆم 4 ساڵ ئەندامی مەجلیسی ئەنجومەی نوێنەران بووم لە بەغدا پەرلەمان لە چی قسە دەکات جارێ پەرلەمان سی ئەرچی سەرەکی هەیە ئەرچی یەکەمیان چاودێری حکوومەتە ئەمجا مصادقەیە لەسەر میزانیە و دوایی موافقت دەربڕین لەسەر هەڵبژاردننی حکوومەت کە هەڵدەبژێدرێت و شەرعێتی ڕەوایەتی پێبدات و ئەوانە یعنی ئەرکەکانی پەرلەمان دیاریکراون یاسا کە دادەنێ پەرلەمان هیچ تەوان ئەرکەکانی یاسادانانە یاساکان دادەنێ بریتین لە وردەکاریەکانی جێبەجێکردنی بنەما گشتەکان کە خەڵک هەمووی لەسەریان پێک هاتووە جا پەیوەندی بە هاتوچۆ هەیە پەیوەندی بە کشت و کاڵەوە هەیە پەیوەندی بە کارگە و مەعامیلەوە هەیە پەیوەندی بە کردن و فرۆشتنەوە هەیە لە ڕاستیدا ئەوەی کە پەرلەمان یاسای بۆ دادەنێ حرام و حەڵاڵ نییە و وەکو گوتم ئەگەر لە دەستوریشدا ئەو بەندە بچەسپێ کە نابێ هیچ یاسایەک دەرچێ پێچەوانەی بنەمایەکی نەگۆڕی شەریعەت بێ ئەو کاتە ئەو پەرلەمانە بە خۆی دەزانێت کە نابێت بۆ وێنە نابێت هیچ کاتێ قسە لەوە بکرێت ڕیبا حەڵاڵکەین ئەدی ئەگەر کۆمەلگایەک خەڵکێک سەری تێوەستا هیچ چاری نەبوو جان کاکە وەڵای ئێستا ئەو وڵاتە پێویستی بە قەرزکردن هەیە ئەوەندە ملیارە دەبێت قەرزکاوەکو لە ماوەی ڕابردووی عراق 20 ملیار دلار بە تەماوە قەرزکە نازەم کردیان نیان کرد ئەمجا ئەو شوێنانەی کە قەرز دەدەن کە بانکی نێودەوڵەتی سندوقی نێودەوڵەتی بە ڕیبانە بێ نایدا ئەی تەکبیر چییە دەوڵەتەکەش پەچی کەوتووە ئەو کاتە بنچینەیەکی دیکە هەیە کە بریتە لە الضرورات تبيح المحظورات کاتە ناچاریەکان ئەوەی کە قەدەغەیە ڕەوای دەکەن بەڵام الضرورات تقدر بقدرها ناچاریەکانیش بە ئەندازەی خۆیان دەبێ نەک بە بەربڵاوی جا واتە ئەو ڕیبا ئەو قەرزە کە دەکرێت بە ڕیباوە حرامە بەڵام لەبەر ناچاری بەڕەوادا دەندرێنی ئیسلام دەستی خەڵک نابەستێ بەڵام سنووریان بۆ دادنێ و ڕێنماییان دەکا ڕیبا بە خۆ دەزانی هات چیری هاتوو ئێستا سەتا دوی خەڵکی دنیا بۆتە خاوەنی سەتانەوە و هەرچی واریداتی دنیا ئەوە لە ئەنجامی ڕیبادا لە ڕیبا دائیم ماڵی دەوڵەمەندەکان زیاتر دەکا حاڵی فەقیرەکان فەقیرتر دەکا بۆیە شەریعەت حرامی کردووە مەگەر شتێکی ئاوا قەتعی ئەوە دەبێت دیار بێت کە نابێت شتێک یاسایەک دەربکرێت کە لەگەڵ شتێکی قەتعی شەریعەتدا تێک بگیرە ئەگەنا دەستی خەڵک پەرلەمانتارەکان دەستیان ئاوەڵایە زیاتر باسی وردەکاریەکان دەکەن مامۆستا خەڵکی دیکەی گرنگ کە لێرە بە خاڵی پێنجەم هاتووە ئەویش فەرمانبەری لە سنووری شەریعەتدا ئەمەش دیسان هەستەکەمە بێ بە خاڵی ناکۆک و واروەها مشت و مڕشی لەسەر و ڕاجیاییش هەیە ئەویش ئەوەیە کە فەرمانبەری لە سنووری پەسەنددا بەڵێ فەرمانبەری لە سنووری پەسەنددا باش الطاعة في المعروف باش قسەکە لەسەر ئەوەیە هەندێک باوەڕیان وایە کە کاربەدەستان هەرچیەک بن بە نازم أولي الأمر يا ولي أمر يعني هر كمان درسترا ولا أولي الأمر يعني ولي الأمر للقرآن دارنا هاتوا باش أولي الأمر هاتوا إجدو جاران لهردو شي لسورة النساء ده أبي أولي الأمر بيستي فرمانداري بكريا بهروها بجوي بكريا تانا أجر كسكا توشي فسخ بو تانا أجر استمكار بو بيوز بواكا كمسلمانان برواداران ك لیان یاخینە بن لیان هەڵنەگەڕێنەوە ئەوەی کە بوانە کرد ئەگەر توانیان ئامۆژگاریان کە نەگەر نەشکرا مشکلە نیەوە بێ فەرمانبەریان بکەن تر نازانم چ وڵی مامۆستا ئەوەش خاڵێکی گرنگە بۆ خەڵک بە تایبەتی یعنی تۆ بەرپرسان هەچی بکەن و تۆ بە گوێیان بکەیت و هەروە هەچی لێ بکەن زوڵمیشت لێ بکەن هەر لەبەر دەمیانە بوەستی و لیان هەڵ نەگەڕێیتەوە تەنانەت خۆی پیشاندانێکیش نەکەی بەڵێ ڕاستە کاک پەیوەند لێرەدا بەڕاستی زێدەڕۆیەکی زۆر هەیە لەلایەن هەندێک لە مسلمانانەوە کە ئەو زێدەڕۆیە زیاتر حکمە میراتی و بنەماڵەیەکان ڕەوازی پێدەدەن ئەو وڵاتانی کەندا و مندا و ئەوە حکمی میراتی و بنەماڵەیین کە حکمی بنەماڵەی و میراتی ڕێک لەگەڵ حکمی ئیسلامیدا دەست دەوەستێ حکم لە ئیسلامدا بناغەکەی شوڕایە بەڵام حکمی میراتی و بنەماڵەیی بناغەکەی ئەوەیە باب ڕۆیشتووە کوڕەکەی لەجێ دادەنیشێ واتە وەکو چۆن کەسێک کە مەردارە کە
کە بابەکە مرد مەڕەکان نابنە هی کوڕەکانی منداڵەکانی میراتی لێ دەگرن ئەو خەڵکە عیباد و بیلادەوەکو مەڕ و ماڵ تەماشا کراون باب ڕۆیشتووە کوڕ لە جێی دانیشتووە یەکسەر دەبێتە خاوەنی ئەو مەڕ و ماڵە لە ڕاستیدا ئەمە جگەلەوەی کە پێچەوانەی ئەو ئەسڵە گەورەی حکومڕێنی لە ئیسلامدا و ئەمڕۆهم شوڕا بەینەهم جگەلەوە هەر لەگەڵ عەقیدەشدا تێک دەگیرێ بەپێی بنەمای ئیمان و عەقیدە لە ئیسلامدا خەڵک هەمووی هی خوایە بەندەی خوایە و وڵاتیش هەمووی هی خوایە الأرض لله والناس عبيد الله کەس کۆیلەی کەس نییە جا ئەوە لەوێ ڕەوازی پێدەدرێ ئەو جۆرە بیرۆکەیە بۆچی بۆ دەستەمۆکردنی خەڵک بە ناوی دینەوە بۆ دەستەمۆکردنی خەڵک ئێستا لە سعودیە لە ئیمارات لە هەندێک لە وڵاتانە هەبوونی حیزبی ئیسلامی هەر هەبوونی حزب ئیسلامی غەیری ئیسلامی قەدەغەیە خۆ پێشاندان قەدەغەیە مانگرتن قەدەغەیە بەڵام ئێستا لە هەندێک لە وڵاتانی کەنداوە بە تایبەت یعنی شتی دیکەیان زۆر بوار پێداوە لە بواری فەساد و فەسادی ڕەوشت و ئەوانە بۆ دەڵم با خەڵک بە سەرگەرمی غەریزەکانی خۆی بێ سەرگەرمی تێکردنی غەریزەکانی خۆی بێ و بە خۆیانەوە بەخافڵێنیان پەڕژێتە سەروی چۆن حکمڕانی دەکرێت چێ حکم دەکا و چەندی دەبا و چۆنی دەبا ئەمە لە ڕاستیدا هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە و لە ئیسلامدا کار بەدەستان نوێنەرانی خەڵکن بۆ شەریعەتی خوان بەسەردا جێبەجێکەن خەڵک کار بەدەستان دادەنێ و خەڵک چاودێریشیان دەکا و بۆشی هەیە لاشیان بەرێ ئەمە لە ئەلیفوبێی موسڵمانەتیە کە کار بەدەستان چ کە کاری یاسادانان دەکەن چ کە کاری جێبەجێکردن دەکەن چ کە کاری دادوەری دەکەن خەڵک دایان دەنێ و خەڵکی بەسەریان و چاودێرە و خەڵکی بۆشی هەیە لاشیان بەرێ لە ئیسلامدا ئەمە بڵێ شتێکی زۆر ڕوون و ئاشکرایە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە لە واقعی ئێستای موسڵماناندا کاک پەیوەند چ لە بۆ ڕووی حکومڕانیەوە تەماشای بکەی لە ڕووی فیکر و زانیاریەوە تەماشایکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەماشایکەی لە ڕووی زۆر عادەت و نەرێتەوە تەماشایکەی زۆر جار لە ڕووی خواپەرستیەکانیەوە تەماشایکەی کە ڕواڵەتی هەیە بەڵام ڕۆحی نییە ئەمجا چ لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ دەسەڵاتداران و تەماشای بکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله گەورەی شەهیدان حەمزەیە و پیاوێکە لە حکمڕانێکی ستەمکار ڕاست دەبێتەوە فەرمانی پێدەکاوت ڕێگری لێ دەکات لە خراپە وش دەیکوژێەوە لەگەڵ حەمزە لە یەک تەرازوودان هەروەها لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام أفضل الجهاد كلمة حق يا كلمة عدل عند سلطان جائر گەورەترین جیهاد بریتێ لە گوتنی قسەیەکی حەق لە لای حکمڕانێکی ستەمکار بۆ چونکە دەگونجێ بیکوژێوە لە حەدیثەکەی دیکە دەهاتووە ئەوە لەکوێ کە بڵێ نابێ خۆ پێشاندانیش بکەی نابێ مانیش بگری نابێ جەنابەت تۆ ئەگەر ئامۆژگاری بکەیت دەڵێن ئامۆژگاریەکەش دەبێت بەگوێی دابچەپێنی یان دەبێت بەدزی نامەی بۆ بنێری ئەوە هەمووی بێدعەتە داهێنراوە هەمووی لادانە لە ئیسلام ئەوە هەمووی لادان لەو ڕێبازەی کە سەلەفی ساڵحی ئێمە لەسەری بوون جا ئیمامەکانی ئێمە ئەگەر وەکو ئەوانە دەڵێن وەکەوانی لەو ئاخر زەمانەدا دەیڵن بە ناوی ئیسلام و شوێن کەوتنی سەلەفی ساڵحەوە ئەگەر وایان کردبا مالیک بۆ سزا دەدرا مالیک گوتی لەیسە عەلا مستەکڕەهین تەلاق خەڵک ویستیان ڕاپەڕن لە بەنی ئومەیە گوتیان بەڵام تەلاق سنیان پێ خواردوین کە نابێ ئەوە بکەین فەرمی لەیسە عەلا مستەکڕەهین تەلاق کەسێک کە بە زۆر تەلاقی پێ خۆرا بێ تەلاقی ناکەوێت ئەبوو حەنیفە لەبەرەوە کە ئامادە نەبوو ببێتە قاضی القوضات لە سەردەمی ئەبوو جەعفەری مەنسووردا سجن کرا شافعی بۆچی دەرکرا لە عێراق ئەحمەد بۆچی دارکاری کرا هزار قەمچی زیاتر لێدرا لەسەرەوەی کە ئامادە نەبوو بیرۆکەیە کە حکمڕان تەبەنی کرد کە قورئان مەخلوقە تەبەنی بکە ئیمامەکانی ئێمە سەعیدی کوڕی جوبەیر کوژراوە حوتەیت الزەیات کوژراوە فڵان کەس سجن کراوە فڵان حەسەنی بەسری خۆش شاردوتەوە ئیبن سیرین خۆش شاردوتەوە دیکەوە یعنی ئیمامەکانی کامیان سەلامەت بوون بەدەست چێشەوە بەدەست کەسانێک کە حکمیان بە شەریعەت کردو بەڵام لادانیان هەبووە چ جای ئەوانەی کە دژایەتی شەریعەت دەکەن ئەوانەی کە هەر لە شەریعەت هەڵگەڕاونەوە ئەوە لە ڕاستیدا ئەوەی کە ئێستا دەگوترێ بەو ناوە کە حکمڕان هەر شتێکی گوت و بەرپرس هەر شتێکی گوت دەبێ بە قسەی بکرێ نەخێر إنما الطاعة في المعروف فرمایشتی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام صحیح بوخاریدا کە
ئەویش بەسەرهاتێکی گچکەی لەسەرە کە کۆمەڵێک پێغەمبەر سەڵ دانێرە بۆ چارەکەی سەربازی ئەمیرەکەیان کە کابرایکی ئەنساری بێ ناوی عەبدوڵڵا دەبلیان تووڕە دەبێت لەسەر شتێک دەڵێ ئاگرێ بکەنەوە ئاگر دەکەنەوە ئاگرەکە خۆش دەبێ و مەشخەڵی بەرز بێ دەڵێ بچنە نێوی ئەمن ئەمیرتانیم دەڵێن با دەڵێ بچنە نێوی ئەوی دەڵێ ناخر چۆن جا دەسووتین دەڵێ آخر دەبێ بچنە تێی ئەوی لە هەمان گەشتکەترێ دەڵێ کاکە ڕاوەستن مەچن ئێمە لە ترسی ئەم ئاگرە هاتوین مسڵمان بووین کە ئاگر نەسووتین دەچینەوە بۆ لای پێغەمبەر سەڵسم پرسی پێ دەکەین ئەگەر فەرمی بچنە تێی جارێکی ئاگرێکمان بۆ بکاتۆ دەچینە تێی کە چوونە بۆ پێغەمبەریان جێڕاوە عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی لو دخلوها ما خرجوا منها أبدا إنما الطاعة في المعروف أجر شو بانتي هرجيز لينا دهاتنا در لقيامة تجد سلطان چونك فرمان بري كردن تنيا لسنوري چاك هذا ما مسا لخالي ششما هاتوا بالضبط لو أنا وكو هنا كم سياقة كم من نبي لا لبابتي معاملاتها عقلي صاغ تبني هرشتي كرد بشجري هرشتي كرد هاتوا لا كبيسي بدليل نقلينية لكاتك أمام مسا زور جار هەندێک لە مسلمانان بۆ مباحەکانیش بێ دلیلی نەقلیان بۆ بێنیتەوە چ جایەوەی کە مەسەلەن بۆ بابەتێکی ئاوا پێویستی بە دلیل نەبێ قسەی جەنابەت لەبارەیەوە چییە؟ وڵا قسەی من زۆر بە کورتی و بەڕوونی ئەوەیە کە ئەوە هەمووی دواکەوتوێتی مسلمانانە کە پێیان وایە ئیسلام هاتووە بۆ هەموو شتێک دقێک بێنێ کە لە ڕاستیدا ئەگەر وا بێت دەبێ مرۆڤ عەقڵی خۆی داخە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە شەریعەت لەو بوارانەدا کە لە مەودای عەقڵدان بواری بازرگانی هەڵس و کەوتەکانی دنیا بواری وردەکاریەکانی سیاسەت و حوکمڕانی ئەوانە بۆچی نوختەی نەخستۆتە سەر پیت تاکو عەقڵ ئازاد بێ مەودای هەبێ بیر بکاتەوە مەودای هەبێ داهێنان بکە مەودای هەبێ کۆشش بکە ئیجتیهاد بکە ئەگەر هاتبا و شەریعەت هەموو شتێکی بۆ مرۆڤ دانابایە ئەو کاتە من عەقڵی مرۆڤ لە کار دەکەوت لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا خواری ڕازی بێ دەوڵەتی ئیسلامی چەند فراوان بوو بۆ چون عەقڵێکی ئازادی هەبوو عەقڵێکی ئازادی هەبوو کە هەندێک شت کە دەقیشی لەسەر بوو دەقەکانی ڕادەگرتن دەگوت کاتین یەکاری پێ بکەین کە شیعە ئەوە لەسەر عومەر خوا لێ ڕازی دەکەنە ڕەخنە دەڵێن دەقی شەریعەتی ڕاگرتووە نا عومەر خوا لێ ڕازی دەقی شەریعەتی ڕانەگرتووە بەس دەیفەرموو کاتی جێبەجێکردنی نییە ڕۆژێک کۆمەڵێک دەچن بۆ خزمەتی مؤەلەفەت القولوب دڵڕاگیراوان دەڵێنەوە هاتووین لە سەردەمی پێغەمبەر و عەلەیهی سەڵاتو وەسەلام لە سەردەمی ئەبوبەکردا پارەی پێدەداین ساڵانە بووە ماگارە بووە فەرمووی بڕۆن فلسێکتان نادەبێت وتیان چۆن ئاخر ئێمە فەرمووی لە سەردەمی پێغەمبەر و عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەبوبەکردا بۆیە پێیان داون هەتا لە بەڵاتان دوور بن ئێستا ستان لە دەستێ لە بەرامبەر ئیسلامدا ئێوە دڵڕاگیراون بۆیە پارەتان دراوەتێ دڵتان ڕابگرێ و زیان نەدەن لە ئیسلام و لە مسڵمانان ئێستا هیچتان لەدەست نایە ناتان دەبێت ئەوە بە ئێوە ناشێ لە سەردەمی عومەردا خوا لێ ڕازی سزای دەستبڕینی ڕاگرت لە عامل ڕەمادەدا یا عامل مەجاعە بۆ گوتی ناتوانین تێریان کەین ناتوانین بەرسێتیان لێ دەفعکەین بۆیە ناچار دەبن دەزی بکەن ناتوانین سزای دەستبڕین ڕاگرت لەو کاتەدا ڕایگرت نەک پەچی بخایەک جاری لە سەردەمی ئەودا دەوڵەتی ئیسلامی زۆر فراوان بوو ئەم ئیسلامە بە عەقڵی ئازاد فراوان دەبێ و گەشە دەکا بە عەقڵی داخرا و بچووک هەر بچووک دەبێتەوە بە عەقڵی گچکە و داخرا و کابرا ماڵی خۆشی لێ سەغڵەت دەبێ من خەڵکم بینی و ئەسڵەن لەگەڵ ماڵ و منداڵەکەی خۆشی لەگەڵ خوشک و براکانی خۆشی وەزعی سەغڵەتە فەقیرە بۆ چونکە لە دین تێنەگەیشتووە نە لە دین حاڵی و نە لە ژین حاڵیە خۆی عاسێ کردو خەڵکیشی عاسێ کردووە و زۆر جار ئەو جۆرە کەسان ئەو قسانش کە دەیکەن خۆشیان پێوە پابند نابن بۆ زانیاریت قسەیەک بە خەڵک دەڵێن دوای بخوان بە جۆریش کە ڕەفتار دەکەن نا وەرە بگەڕێەوە سەر ئەسڵی شەریعەت بە فراوانی و بگەڕەوە سەر ئەسڵی فیتڕەت و بگەڕەوە سەر بۆ عەقڵی سەلیم هەموو ئەو شتانەی کە عەقڵ پەیان پێدەبا شەریعەت خوای پروردگار کتێبی خۆی پێ قەڵەباڵە نەکردوون و پێغەمبەر صلی الله علیه و سلم دیاری نەکردووە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ سزای کەسێک زۆر سەختە کە خوا لە شتێک بێدەنگ بووە ئەو لێ دەپرسێ بۆ ئەگە خەڵک زۆر لە شتی هەڵکۆڵی دەقی لەسەر دێ ڕێ لە خەڵک تەسک دەبێت و لێ گەڕێن خوا بە بۆشی بەجێ هێشتە بە هەر بە بۆشی بمێنێتەوە چونکە دوای خەڵک ئیجتیهاد دەکا ئەو بۆشایە پڕ دەکاتەوە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ئەڵقەی ژمارە 66مان کۆتایی هەڵ سپاس دەکەین سەلامەت بی سپاس بۆ جەنابیشی کاکە پەیوەندیار هیوادارم لە بابەتی حوکمڕانیە شتێکی باشمان ڕوون کرد بێتەوە ئەو دوو ئەڵقەیە کە ئێمە بۆی ئەڵقەی داهاتوو بچینە سەر بابەتێکی دیکە ئینشاءالله خوا پشتیوان بێ بەزەم پێم وایە بابەتی حوکمڕانی بەبەریەوە ماوە ڕاستە فەرمووی
بەڵ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەمە ئەڵقەیەش تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێنە خواتان لێ